سپاس بۆ بێ دەرفەتێکەوە دەرفەتداما ئەم هەستێ خۆ بینە زمان بە ڕێبەرتی هەستێمە و نێڕینێمە هەمبەری سەرۆکاتی هەمبەری ڕێبەرتی هەستەکی جودایە ئەشبەرکە وەک ژنێت ئێزیدی ما خب فکر و فلسفه ڕێبەرتی ماخواانیە vê astê û hemgihana vê astê û ma zincîrek holetiyê qetandin fikr û felsefa a wî û piştevaniya wî piştevanî li jinê kirî wek jinê dê zîdî em jî dixwazin em piştevaniyê lê bikin em tiştê bikevê ser milê me em jê re bikin em agahiyekê serokatî bihîsên û em ev serokê xwe re li şingala xwe de li serê çiyayê şingalê li çêlmêra ناڤەندا شنگالێدا ئەم سەرۆکاتی را ژیان بکەن و ئەم پێ را بەعایشن ئەمە دخوازن هیوی داخوازێمە وەک ژنێت ئێزیدی شەمە جیهانێ هەنا و شەمە مافێ مرۆڤ و ناڤنەتەوی هەنا سەرۆکاتی خۆی دەرکەون و ڕێبەرتی ژنێڤە چار دیوارە دەرێخەنە بوو 25 ساڵە ئینسانێکی دی عەمری نێڤە چار دیوارەدا و زلمێ لێ بکەن و ئشکەنجێ لێ بکەن ئەv شغڵەکە ناقانونیە و ئەv تشتێکی نە ئینسانیە نەوەک حەقی ئینسانایەژی ئەمە دخوازن دەولەتێ نافنەتەوی پێوە رابن سیپیتی مافێ مرۆڤە وەدگین حقوق الئینسان حقوق الئینسان جی نەمایە پێوە رابن و ئاگەهیەکیش با سەرۆکاتی بینن ئەمە دخوازن ئاگەهیش با سەرۆکاتی بێ ما و نامێت ما بگهنە سەرۆکاتی و تشتێمە نویسی سەرۆکاتی هەکە ئەبچاوێ خۆ ببهنێ و هیوی داخوازێمە ملەتێمە جیهانە رابەنە سەرخۆ ملێ وەک ملەتی ئێزیدی سەرۆکاتی خۆی دەرکەوێ و هەمبەری هەمە ئێریشە رابنە سەرخۆ دەنگێ خۆ بلم بکەن و دەنگێ خۆ بگەهینە جیهانێ سەرۆکاتی خۆی دەرکەون و دەمدەما ئازادیە دەمدەما ئازادیە سەرۆکاتیە بێ سەرۆک ژیان نابێت بێ سەرۆک ژیان نابێت سەریدەم خێرهاتنەوەتکن ڕاستیژی ئەم ڕاستە مەسەلمە هەستێ خۆ بەرەمبەری سەرۆکاتی نویسکیژی ما ئەو کردە و وەک دلێ خۆشیم ئەم چ بیژنجی بەرەمبەری سەرۆکاتی ئەکێمەژی ژبەر فەقەت مەسەلەن شنگالێدا ڕاستیژی بەری سسەی هەشت ئەم وەک دایکێ دێزیدی وەک ئینسانێکی نێف چار دیوارە دەبێ مە فام نەتکریانی فکر فەلسەفە چییە سیاست چییە ڕێخستن چییە مە فقط مە فام نەتکرد مە نزانی هەمە ڕغمی وەیەکەژی سسەی هەشت و ڤردا ڕاستیژی دایکە ئێزیدی کەچا ئێزیدی خۆرتێ ئێزیدی هەر ئینسانێکی ئەف فکر و فەلسەفە کەتوێ سەرێویدا کارێ مەسەلەن خوا ئینفادە بکە کارێ مەسەلەن ڕاستیەکە خوا دیار بکە کارێ بیژێ مەسەلەن ئەم ڕاستیژی بەری نوها ئەم نەدگوساون من نکاری ئەم خوا ئینفادە بکن من نکاری بەرسەڤە دژمن بدن فەقەت ئەم نوها کارن مەسەل وەک ژنێ دێزیدی ڕاستیژی هەر ژنەکە ئێزیدی کارێ بەرسەڤە دژمن بدا وەک محامێکی بەر بسەکنی چاوە خوا ئینفادە بکە کارێ ڕاستیمە هەستێمە ڕاستیژی ینی وەک ژن ئەم بیژن بەرامبەری فکر و فەلسەفەی سەرۆکاتی هەستێکی بەرخوادانە هەستێکی بەردەوامیە ژیانێت کن ژیانە خۆ بەردەوامت کن خوا ئینفادەت کن خۆ ڤی فکری vê فەلسەفێ کارن مەسەلەن هەر تشتیژی بکن ئەم ژی وەک ژنێ دێزیدی بانگەوازیە مە سیپیتی هەر هەیە مافێ مرۆڤ هەیە ئەش حقوق الئینسان هەیە چاوە ینی بیژێ ئەس حقوقی ئینسانەت پارێزم ئەس ئینسانە زلم و زۆریە دەرتینم هەکە حقوقی ئینسانەت پارێزێ چما ینی مەسەلە ئەv 20 هەنێک ساڵە سەرۆکاتی مەسەل بێ ئینفادەکردن بێ مەحکەمەکردن بێ حقوقی وی بێتە دانین چاوە مەسەلە ژیانت کە نێف چار دیوارەدا هەر چار دیوارژی مەسەل وەک قەراغەکە هەیە نە چار دیوارت مەسەل تبیژی بیناویتی دە دەرکەوێژی هەکە فکرێوی نەی قەوی بە فکر و فەلسەفێوی نەی قەوی بە ژیانەوی ناقەوی باە کارێ ڕاستیژی ئیشەڵە بقەوەتە خۆدەی هەر تشتیژی وێ کاربێ بکە کارێ ژیانە خۆ بەردەوام بکە ماڵە خۆدەی ئاڤە بەلکی کە هەنێک ئینسانت دیترێبانە
هناك إنسان ببر دوامي نكارين حتى أنها الوردة دوام بكن أم جد بيجن دنقل ما في مروفات كن دنقل سي بي تي كن دنقل حقوق الإنسان كن إنسانتي بدا ما شاندن بس إيدي تري مثل سروقاتي دركافي نيف ملتي خوش جيان بكا نيف ملتي خود بردوام بكا تشاو مثل أف إنساني نيب ويجيرا يفكري ويرا إنساني كهيش كدنيا الندي بيجي تني أفكر دي بيل نيف إنسانتي ده براسيجي أو إنسان آزاديا ويتخوازي أو إنسان خسريا ويتخوازي أم جي وقت جيني دي زيدي تشاو أمش تنقاسيا كدران في فكري في فلسفة أم خبري خستنت كن ما سازي دزجهت خدا أنا فكرن مش نقالك جنودة دا فكرن أم خسريا سروقاتي اتخوازن راستيجي أم آزادية سروقاتي اتخوازن أم بجن سروقاتي وقت جيني دي زيدي أم طلبت كنا أم بجن إيدي بس مثلا أف حكم السرابة توينا بال هبه محامي چبال مالبات چبال سردان بيتكرن أم وساد بيجن